لەم ماوەیە بوومە لەرزانەی کە ڕوویاندا لە تورکیا و لە سووریا لە باکووری کوردستان و لە خۆراوای کوردستان ئەو ڕووداوانی کە ڕوویانداوە کاریگەریەکانیشی لەسەر هەرێمی کوردستان هەندێک شاری باشووری کوردستان ینی قسە لەسەر باکەین کاریگەریە دەرونیەکانی ئەم ڕووداوانە چین لەسەر مرۆڤ ینی کە ڕووداوێکی وا ڕووەدا هەموو کەسانی کە لە نێو خودی ڕووداوەکاندان ڕزگاریانە بێ و هەم ئێمە کە لە دوورەوە ڕووداوەکان دەبینین پێیان کاریگەرین و دیمەنەکانە بینین چ کاریگەریەکی دەرونی لەسەرمانە بێ و چۆن خۆمان بپارێزین لە کاریگەریە خراپە دەرونیەکانی ئەو ڕووداوانە ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەد کە بەڕێزیان پسپۆڕی دەرونین مامۆسای زانکۆن ئێستا لە لامان ئامادەیە دکتۆر بەیانیت باش بەیانی باش بەخێر بێ سەر بژین دکتۆر ئەوەی کەوتم ئەم ڕووداوانە کاریگەری دەرونی جێدەیەڵن لەسەر هەمومان هەمووانەی لە نێو ڕووداوەکاندان هەم ئێمەشکە لە دوورە ڕووداوەکانە بینین ئەم کاریگەریانە چۆن دروستە بن لەسەر تاک ینی چی لە مرۆڤەکەن چۆن دروستە بن سواس بووە میوانداریە کاک ڕانکۆ من زیاتر لە جارێک با بڵین لە بەرنامەی تریشە ئەمەم وتووە مرۆڤ کە خاوەنی عەقڵە خاوەنی ئیرادەیە خاوەنی دەروونە دۆخی دەرونی مرۆڤێکی ئاسایی مرۆڤی ئاسایی هەمیشە لە دۆخێکی شلدایە ئەمە بەسم لە دۆخی شل چییە تۆ گۆمێکی مانگ ببینە گەورەیە بەردێگەونەی نۆکێ بێ بخەرە ئەو گۆمەوە ئەو گۆمە گەورەی ئەشەڵقێنێ باری دەرونی ئێمەش ئاوهایە لەلایەکەوە خاوەن ئەزم و ئیرادە و بیرکردنەوەیکی عەقڵانی و توانا و هێزێکی زۆرین ئەوەی لەسەر زەویت بنیادنراوە هەمووی مرۆڤ دروستی کردووە بەڵام بەدیوەکەی تریشە باری دەرونیەکەمان بچووکترین شت کارمان لێ ئەکات وەکەوەڵوتمان لە دۆخێکی شلای ئەگە باری دەرونیمان لە دۆخی ڕقیا بێت ئینسانێکی ئاسایی نین ئێمە بۆیە ئەم ڕووداوانە بەتایبەت ڕووداوێکی ئاوا وەکەڵیت زۆر ئاسایی یا چاوەڕوان نەکراو یا زۆر کارە سادبار بێگومان کاریگەری هەیە لەسەر ئێمە و ئەمە حاڵەتێکی ئاسایە تا ڕادەیەک ئەوەکەڵیت چونکە جێی چاوەڕوانی نییە و ڕووداوەکانیش زۆر سەختن زیانەکەی گەلێ زۆرە هەموو ئەمانەی ترکار لە ئێمەکە بێگومان باری دەرونی ئێمە ناڕەحەتەکات بەڵام لێرەشە ئەبێت جیاوازیەک بکەین لەوەی کە نەگاتە ئەوەی کە وەکو کەسێکی نەخۆش دەربکەوین یان با بڵین شەڵەژانە دەرونیەکەمان بگاتە ئەوەی کە کار لە ڕەفتار و لە عەقڵیەت و لە بیرکردنەوە و لە هەڵسوکەوتی ڕۆژانەمان بکات چونکە ئەوە بێت ئەویش لێکەوتێکی خراپتری ئەبێت ئەبێ بای ئەوەیش ئیرادەمان هەبێت یا لێکدانەوەی عەقڵانیمان بێت توانامان هەبێت کە تۆزێک کۆنتترۆڵی خۆمان بکەین بەڵام بە هەموو حاڵێکە مرۆڤ لەژێر کاریگەری ئەو ڕووداوانەیە و ئەشێت لە کەسێک بۆ کەسێکی تر هەندێک سوکتر وەکەڵی قبولێکە هەندێک کەس ئەچێتە دۆخی ئیتر سەدمەی دەرونی با بڵین ئەوەی شۆکی دەرونی یان تراومای پێ ئەوترێت دەگاتە ئەوانەکە ئیتر لە ڕەفتار و هەڵسوکەوت و ژیانی ڕۆژانەیە ئەبێتە کەسێکی نائاسایی حاڵەتی ترسی حاڵەتی با بڵین پەشێوە دەرونەکەی قۆناغی ئاساییتی ئەپەڕێنێت باشە دکتۆرە شێو کاریگەریانە کاتی نەبن و وەکو تۆتی ئاسایە پێی کاریگەرە بی ڕۆژێک دوو ڕۆژتۆ بوومە لەرزەیەکە بینی چەند هەزار کەسێکی تیا بۆ بە قوربانی ینی ئاساییە پێی کاریگەریە بی بەڵام ئەم کاریگەریە ڕۆژێک دوان ڕەنگەسیان لەسەر لەمێنێتەوە چکات ئاسایی نییە ئەو کاتە ئاسایی نییە کە ببێتە بەشێک لە ڕەفتاری ئێمە خۆی ئێمە چییە ئەمە خاوەنی پێنج هەستین لە ڕێی هەستەکانمانەوە ئەتوانین درک بە شتەکان بکەین شتەکان بناسینەوە کاتێکی شتەنی شتەکانمان دروستی ناسی وەک خۆی ناسی مامەڵەکانمان دروستە بێت لەگەڵی ئستا مەسەلەن من بزانم ئەوە گەرمە ئەزانم دەستی بۆ بەرم ئەم سووتێنێت بۆیە بە شێوەیەکی دروست خۆمی لێپارێزم کەواتە گەر ئەمە هەستی بەرکەوتن هەستی بینین بە هەمان شێوە بۆنکردن تامکردن هەر پێنج هەستەکانمان وتم لە ڕێی پێنج هەستەکەەوەی ئێمە درک بەمان ناکەین بەڵام لە کاتی حاڵەتی سەدمە دەرونەکە کە ئەویتر ئەوەی باری دەرونەکە بە شێوەیەکی نائاسایی ئەشەڵژێت کۆدە هەستیەکانمان تێک ئەچێت با بڵین کە من وتم بە هەستی بۆنکردن یا تامکردن ئەوەی بەرامبەر ئەناسمەوە کۆدەی هەستی بۆنکردن و تامکردن من تێک ئەچێت وەکەڵی لە دەرگای لە ژوورێکا بم کۆمەڵ لە دەرگایە و کلیلی دەرگاکانم لێ تێک ئەچێت ئەم کلیلەکە تاقیەکەم ئەو کەتردا هیچی دەرگاکەم بۆ ناکاتەوە بۆیە لەم حاڵەیە کە ئێمە کۆدی هەستەکانمان لێ تێکەچێت ڕاستەخۆ کاریگەری بێ لەسەر ڕفتاری ڕۆژانشمان ڕفتارەکانمان نائاسایی دەرەچێت بۆ نمونە لە خۆمەوە ترسێکی لە ڕادە بەدەرم لا دروستە بێ پێم وایە ئیستامە ئەڕوخێت ئیتر ئەمە ژیاناوە ناڕوا بەڕێوە اینجا ئەمە لە شکلی شادەر ئەکەوێت ئارەقێکی زۆر ئەەکەم
هەنێجا تووشی لەرزین ئەبم هەنێژدار تووشی هەناسەتەنیەکی زۆر ئەبم لێدانی دڵی ئەو کەسە زیاد ئەکات ئەمە بەردەوامیشی ئەبێت لەگەڵیا ئیتر ئەم کەسە ئەبێت ئەتوانین بڵێن ئەمە تووشی ئەو سەدمە دەرونیە بووە کە مەبەستمانە لە حاڵەتێکی لەو باب حاڵەتەنە ئاسایەکەی ئەوە کەیتر کە ئێڵیت کەسێک نیگەرانە بێ خەمبارە بێت و ڕەنگە با بڵین تووشی جۆرێک لە خەوزڕانیش بێت توژی جۆرێک لە گۆشەگیری بێت تووشی گریان بێت هەموو ئەمانەتر ئاساییە ماوەیەکی کاتی بخێنێ بەڵام ئەگە درێژەی کێشە ئەو حاڵەتەنە ئاسایەکان لەو بوومە لەرزەی سێڕۆژی ڕابردووی شاری هەتای تورکیا دکتۆر کچێکی گەنج تەنا بە ینی کە بوومە لەرزەکە ڕووە ئەم جەڵدە لێدا و ئەمرێ بڵێ ئەم حاڵەتانە ژەرەچێتەوە چوارچێوەیەوە ئەتوانین وا بڵێن خۆی ڕاستی جڵتە لێدان بەبێ ئەو ڕووداوانش هەر ڕوویداوە ئینسان لە خەوایە بەڵێ نایەتە خەبەرە و جڵتە لێدا بەڵام ئەشێت ئەویش لەو بابەتە بێت ڕاستی قورسە یەکسەر بیبەستینەوە بۆەوە بەڵام ئەشێ بەڵێ ڕووداوی لەو بابەتش بۆیە زۆر جارەڵێت کاکە ڕام مەچەڵێکێنە خۆجەڵتە لە دووشتی واوەیە یعنی لەو بابەتێ شتێک خۆی ئەمانە چین هەرچی شتێک کە تۆ چاوەڕوان نەکراو بوو ڕوو بدا لە پڕێکە تۆ تەحملی ناکەیت ئیتر ئەبێتە مای ئەوەی کە ئەشێت تووشی جڵتەشت بکە ئەچێت تووشی ئەو حاڵەتە نائاسایی با بڵێن سەدمە دەرونیەت بکە کە ئێمە مەبەستمانە لێرە باسیکەین حاڵەتی هەنێجار هەیە شتەکە بەسیتیشە زۆر قورس نییە ئەوەنە وەک ڕووداوە سروشتەکەی بوومە لەرزە و لافا و ئەوانش نییە خوێندکارێک چاوەڕێ ئەوە نەکردووە دەرناچێت سیرەکەیت کە نەتیجەکە وەرەگرێتوە دەرناچێت تووشی جڵتا بێت یعنی ئەلەو ئەم حاڵەتانە ژیان ئەوتانێت تۆ چاوەڕێ ئەوە نەبوویتە لە ماڵی خۆتانە کەسێکی عزیزت بمرێت لە پڕێکە ئەم خەبەرەت بۆ دێت تەحملی ناکەیت شتی لەم بابەتانە شەمووی هەیە ئینسان حەقە یان با بڵێن هەرچۆ نەبێت هەوڵ بدات جۆرێک لە ورەی هەر هەبێت ئیرادی هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەم کارە ساتانە چونکە ژیان هەموو ئەمانشی لەگەڵایە چۆن خەبەری خۆش و ناخۆشە ینی خەبەری خۆشیەوە ئەشێ ناخۆشی شەبێت هەندێک جاریش لە دەست دەرەچی ڕاستی ئەمە بەدەم خۆشە کاڵی تەحمل بکەن ینی ئەبێت چاوەڕی هەواڵ و ڕووداوی ناخۆشیش بکەینە میشە ژیان هەروایە هەوراز و نشێوە بڵێ هەر لە کاسبیە زەرەر و قازانجێ خۆش و ناخۆشێ بڵێ دکتۆر هەز ناکەی مۆبایلەکانی دەستمان زیاترم حاڵەتانی بۆ خێراتر کردوین یعنی ئێمە بۆ نمونە ڕەنگە ساڵانێک لەمەوبەر بۆمە لەرزەیەک لە بەنگلادیش ڕووبا ئمە پیکاریگەر نەبووین بەسەر لە مافتەیە مایان و لە بەنگلادیشیش بوومە لەرزەیەکی بێت ڕوویاوەتر ئاڵاتی لێرەوە ئەترسا ئاەت سۆنامی لەبێ ڕووەدا ڕوونادا چەند کەستیاچێ ینی مۆبایلەکان وای کردووە هەموو هەواڵێکی ناخۆشی کۆ کردوێتەوە و خستێتە گیرفانمانەوە هەموو لەحزەیەک تۆ مۆبایلەکەگری بەدەستەوە ئەشێ ڕووداوێکی ناخۆش ببین خۆی ئەمە ڕامانەکێشە بۆ بابەتێک تەکنەلۆجیای زیرەک با بڵین چەنێ ئاسانکاری بۆ مرۆڤ کردووە لەوە زیاتر ئاڵۆزی هێناوە ئیتر هەموو شتێک لێکەوتەی باش و خراپی هەیە ینی مۆبایل پێدراوێکی زۆر سەردەمیانێ زۆر گرنگە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر ئاسان کردووە و ژیانی مرۆڤی گۆڕیوە بەڕاستی هیچی لە هیچ ینی لە جاران ناچێت لە ڕووی شکلی و لە ڕووی ناوەڕۆیکیشەوە بەڵام لەگەڵیشی قسەکەی جەنابتە ینی مۆبایل کە لە گیرفانمانە گڕێدەین هەموو دنیا لە گیرفانمانایە بە دوو دوگمە ئاگات لە هەموو دنیا هەیە و وایشی لێ هاتۆ تۆش بەشێکی لە ڕووداوەکان یانی هەروە نابیتە کەسێکی بێلایەن یعنی مەبەستم لەوەیە ئەوەی تۆ ئێڵیت لە بەنگەلادیش ڕوو ئەدات ئێمەنیش مرۆڤم کاریگەری ئەبێ بەسەر منیشەوە اینجاش ئەمە بەشێکێتی ڕاستەکەی ئەمە وەکوتمان ئەم تەکنەلۆجیای زیرەکە ئەمە بەڵام بەداخەوە ڕاگەاندنەکان هەندێک جار هەیە کە لە ناو تۆڕەکان بڵێن لە ناو مۆبایلەکانەوە بڵێ هەندێک جار بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکانە ناکەن مامەڵی بەرپرسیارانە چۆنە ڕووداوەکان ئەگەر هەیە وەکو خۆی مەمترسێنە مەم تۆقێنە هێشتا ئەم شەو من ئاوە بەناو سایت و هینەکانە ئەگەڕام سێرم کرد دەڵێت بوومە لەرزەش ئەگاتە عێراق ئێکاکە خۆمە قیتار نییە و ئەم خەبەرە چی بڵاوێکی تۆ چۆن چۆنی ئاوە یعنی ئەتوانی بە شێوەیەکی تر ئەمە بگەێنیت ئەگەر زانیاریت پێ سەبارەت بۆی جارێک ئەوەی کە جیۆلۆژیەکان باسەکەن کەس ناتوانێت پێشببینی بوومە لەرزە بکات ئێتو ئەم خەبەرە پڕ لە درۆیەکی ئەیکەیت و ڕەنگە من هەز بکەم درۆیە بەڵام 100 کەسی تر وڵا تۆقێ حەقیشێتی ئەخە بوومە لەرزەیەک ئەوە لە تورکیا و سووریا ئاوهای کرد بێت بەڕێ و بۆ عێراقی تر من بۆ بەتەمای ژیان بم ئەمانە ینی ڕاگەاندنەکان بەڕاستی مەسولانە تەسەڕفیان نەکردووە لە دوێنێ شۆ ڕێڵ مەدرید لە لیڤەرپولی بردبەوە زۆر کە زیان نووسی بوومە لەرزەیەک ئەنفیڵدی هەژان ئیتر تۆ ینی بەڕاستی ئەگەر هاندەری وەرزشی نەبی چاوەڕێ واکەی بزانی چی لەم یاریگایە کردووە ڕووخانوێتی چی بووە بڵێ بەداخەوە ڕاستی زۆری ژووتراوە ئەوە نەمانوت یعنی بێتان بووین دکتۆر ڕەنگە ساڵانی ڕابردوو باسی میدیامان کرد
بوترا میدیای ئێمە لە دوان ئێمە ناچارین سێری هەندێک کەناڵی تر بکەین کەناڵە بیانەکان بکەین بۆی ڕووداوەکانمان پێ بگا بەڵام ئێستا هەستەکری هاوڵاتی تۆزێک لەوە نیگەرانە کە میدیای کوردی ینی زۆر زیاتر لە حەجمی خۆی بە بڵین ڕووماڵی ئەو ڕووداواناکە کە ڕوەدەن لە وڵاتانی دەوروبەرمان وڵاتانی دراوسەیە خۆت وڵاتانی جیهان. کاک ڕانکۆ لە ئێستای ڕاگەاندنەکان و ئەو پەیجانش کە بڵاو بۆتەوە وای لێ هاتووە بە تەنیا خۆی بەرپرسی خۆیەتی پەیامنێری خۆیەتی ئیتر سەرچاوی هەواڵەکە خۆیەتی کەسیش ڕقابە نییە بەسەرەوە ینی ئەوەنە ئازادەکە زۆرە بوو ئەم مەسلەیە لە ماڵی خۆتەوە بە کەیفی خۆت کەناڵێک دروستکە و زۆش بڵاوە بێتەوە ینی مەسەلەکە لەوەیە کە زۆر بە ئاسانی ئەتوانیت ئەمە لە لەحزەیەکە بڵاو بکەیتەوە بە هەموو دنیاە ئەڕات ئێتر کە ئاو هایە هەندێک کەسیشەیە بەرپرس نییە لەمانە خۆی بە بەرپرس نازانێت و چێژ لەم ئازاردانی خەڵکە ئەبینی لە ڕاستی ئەگەر بەمانە دەروونەکەی با بڵین ڕەنگە بڵین ڕفتارێکی سادیانی هەبێت حەزی لەوەیە ئەو ڕفتارە سادیانەوەی کە حەزەکانستەکەی ئەوترێ سادیزمە یعنی بۆ هەستپێکری زۆرێک لە میدیاکان ئەم دیمەنە ناخەژێنە ببینە ئەگەر دڵت تەحەمولی ناکە خۆ بپارێزە لەم دیمەن ینی خەڵک هەمووی کێشەی هەیە یعنی تۆ کازایم دیمەنە ئەوەندە ناخەژێنە بۆ پیشانی ئەی بۆ بازارگەرمی خۆیان ئەم دیمەنە ببینە دڵ ئەکا بە ئەو ئەم دیمەنە ببینە ڕۆح دەرێنێ ینی بۆ ڕحم دەرێنی کاک خۆی کێشەی کەمە تۆ وەک وتم کاک ڕانکۆ ڕاستەکەی جارانێک ئەگەر کەسێک بیویستە کەناڵێکی ڕاگەاندن دابنێت و پلانێکی وردی هەبێ پسپۆری بۆ دابنیستاوانە ینی سایت و تۆڕە کۆمەڵایەتەکانەوانی نەهێشتووە ڕاستی لە ماڵی خۆیەوە زۆر نامەسئولانە هەرچی بوێ ئەیڵێت اینجا قسەی بەرزۆنزم قسەی زەبر جنێوی ناشرین تەنانەت تۆمەت درۆی گەورە هەموو ئەمانە زۆر بە ئاسانی بڵاو بێتەوە لە بەتەنیا کەسێکە بێتە هەموو سەرچاوی هەواڵەکان و بڵاوکردنەوە هەموو ئەوانەی تر ئاسانکاری کراوە من نازانم عیلاجی چییە ئەمە ڕاستەکەی قانونێکدا بنرێت ئەتوانرێت ئەمە چارە سەرکاریان چیتر ئەوانە ئەمانە هەمووی ئەوەیە کە ئیتر باری دەرونی ئەمە وڵا وێرانە باشە کەواتە چی بکەین ینی لە کۆتاییەکانە چی بکەین بۆی دەرونی کارانمان نەبێ دوو سێشت لە بەرچاو بگرین یەکێکەوەیە ئینسانیانە مامەڵە بکەین و توانای خۆ لە جاتی ئەوی ترمان هەبێت مەسەلەن هەست بکەین ئەگە کەسێک دڵ ناخۆش بکەین یان نیگەرانی بکەین ئەگە خۆمان میل لە جاتی ئەو هەست بەچیەکەین ئەمە یەک هۆشیاری گرنگە ڕاستەکە ئینسانە بێ هۆشیار بێت لەوەی کە ئەرکی ئەو ئەزابدانی خەڵک نییە یان شڵژانی باری دەرونی ئەو نییە ئەکرێت لە جاتی ئەمە چاکەکاری بێ ئەگەر ئەوە پێ ناکرێت ئەوەکەی ترمەکە هۆشیاری گرنگە لە بەرامبەر ئەمەشە ئێمەش ئەوەنە ساویلکە نەبی ڕێز و حرمەتم بۆ بینەران و بۆ هەموو ئەوانی تر مەبەستم لەوەیە ئەبێ وریابین ڕاستیەکەی سەردەمانێک ڕۆژگارێک هاتووەتە پێشەوە خلیسکە یان ئەگەر وریان نەبین و ئەگە تۆزێک هۆشیارتر سەیری ڕووداوەکان و سەیری پەیجەکان و ئەوانە نەکەین ئەش ئەمیش ببینە قوربانی ئەوانە بۆیە ناکرێت هەموو شتێکی خۆمان تەسلیمی ئەوانەش بکەین ناشکرێت پێویست ناکە سەیری هەموو شتێکیش بکەیت کە تۆ پێتەڵێ ئەم دیمەنە ڕۆحەدەرەکە سەیری مەکە کاکە ئیهمالیکە یعنی مەبینێکی عەرەبی هەیە ئەڵێ ئوقتلوا بالإهمال بە ئیهمالی بیکوژە من سەیری ناکەم تۆ سەیری مەکە ئەمە تقریبان بازاری کەمتر گەرمە بێت و ئەوانە من زۆر جار ئەو ڕووداوانە سەیرەکەم زانم چەند لایک و کۆمنت و نازانم چی بۆ هاتووە پێشەوەی خۆم سەیریکی بکەم یاهینەکە بکەمەوە ئێستا فێری ئەوەش بوو ناڵێ بۆ ئەوە بڕۆ کۆمنتەکە ئیتر ئەگە بزانم شتەکە فشەیە زۆر ینی عقلم نەیبڕێ هەر کۆمنت ناکەم و ناڕۆم سەیری ناکەم بۆیە ئەوانە گرنگن بۆی لە بەرچاوی بگرن کەمتر تووشی شەڵەژان بین وڵا هەنێ جاریش ئەتخەڵەتێنێ ناچارێ ببڕۆی سەیریکەیت و ئەوانە ڕاستە ئەنوا پێچاوپێچی پێکە تا ئەچی دیمەنەکە بینی باشە شتێش ئەوە نیشوانیە و باشە داپرسیارم ینی مرۆڤ ڕۆژانە کۆمەڵێک دیمەنە بینێ وەکوتمان هەر لە مۆبایلەکەی دەستێەوە کۆمەڵێک دیمەنی ناخەژێنە بینێ بۆ نمونە دیمەنی ناخۆش ڕووداوی هات و چۆ نازانم مردن کۆچی دوای هەموو ئەمانە تێکەڵەکە و ئەچێتە مێشکەوە ئایا ئەمە هەر ئەوەندە تۆ سێری کردیتر تێپەڕێ و ئەڕوا یان ئەوەی کە زانستی دەروناسیە لە جاری وایە هەفتەیەک دوایەوە تۆ لەپەڕ بێتاقەتی یان هێستاکەی شتێک نەبووە بەڵام ئەو ڕۆژە بێتاقەت و بێجەوی یعنیەوەی کاڵەن کاریگەری ئەمەی ڕەنگە لە ماخەب لە شعور هات بێتەوە خۆی هیچ شتێک بە ئاسانی تێ ناپەڕێ بەسەر مرۆڤ بە تایبەت ئەوانەی هەستمان پێکردی بێت جگە لەوانەی کە ناکەونە بەر هەستمانیان با بڵین لە ژیانی ڕۆژانەمانە بە شتی ئاسایی و
ڕاگوزەر بە سەرانەتی ئەپەڕی ئەمانە زۆرنا لە یادەوەری ئێمە نامێنێتەوە بەڵام ئەوانەی کە لە یادەوەریمانە ئەمێننەوە و بەشێکیانە چنە ئەبنە بەشێک لە نستی ئێمە ئەمانە بێگومان کاڵ نابنەوە و هەمیشە ئێمە نستەکانمان دوجار کاری زاڵە بەسەر ڕفتارەکانیشمانە. من بۆ خۆم ساڵی هەشتا زیندانی سیاسی بوومە هەتا ئێستاکەش ئەو ترسە لە گیانمان ماوەتەوە یعنی حەز ناکەم قەت باسی کەم بەڵام کاتێکیش هەنێ جار مناسبەی بە باسیکەم باوەڕت بێت تووشی حاڵەتێکی نائاسایی بم هەم لە ئاستی مێشکمەوەکەڵی لە ئاسی جەستەیشمە کاریگەری هەیە بەسەرمەوە هەتا ئێستا خەو بە ئیمتحانەوە بینم ئەوە لە ئیمتحان ترسامەوە 40 ساڵ زیاترە من ڕزگارم بۆ لە ئیمتحان هەتا ئێستا خەو بە ئیمتحانەوە بینم ئەوەنە ناخۆش و سەغڵەت بوومە بەدەستەوە ئەمانە بەشێکن بڵێ ئەوانەی کە لە لای ئێمە کاریگەریەکەی زۆر بووە بەشێکی لە نەستمانای بەشێکی لە یادەوەریمانە هەمیشە هەر زیندوو ئەمێنێتەوە اینجا جگەل لەوە بۆیە لەم ڕوانگەوە ینی کە ئاوهایە تکایە با ئێمە ڕفتارەکانمان لەگەڵ ئەوی بەرانبەرمانە ڕفتارێکی باش بێ بۆ ئەوی هەست بە باشەکان بکەن تەبان ئەو شتانیشی کە هەستمان پێکردو و دڵی خۆش کردین ئەوانش لە یادەوەریمان ئەمانێت قسەکەم هیوادارم ڕوون بێ ئەوانەی کە ئێمەی دڵخۆش کردووە و سەربەرز بوونە بۆ پێ و بۆتە مایش شانازیەک ئەوانش هەمیشە لە لامان زیندووە لە خەیاڵمان ئەمێنێت ئەوانشی بەعکسەوە تووشی زەرەرێکی زۆر یان شکستێک یان با بڵین ئازارێکی زۆر بوو ئەوش ئەمێنێتەوە وێ با مامەڵە لەگەڵ ئەوەی بەرامبەرمانە ئاوا بکەین کە دڵخۆشیانکەین بۆی هەستە باشەکانیان لای بمێنێت ئێستاش من یادەوەری ئەو مامۆستا باشانم لەبیر ناچێتەوە کە مامەڵێکی دروستیان لەگەڵمانە کردی بێت خۆم بە قەرزاری هەمویان نەزانم ئەوانیشم لەبیر ناچێتەوە کە مامەڵێکی نادروستیان لەگەڵ کردم لەو بابەتانە بووە دەست خۆش بێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ڕێنمایەکان سپاس بۆ زانیاریەکانم بە هیوای کە بزانین چۆن مامەڵێکی گونجاو لە ژیانی ڕۆژانەمان ناکەین بۆ وانش کەیانەوێت لەسەر بابەتە زیاتر بخوێننەوە بەڕاستی کتێبێکی تۆنی سەخبینی هەیە هەڵکەوت عەبدوڵڵا بەڕێزکا هەڵکەوت عەبدوڵڵا وەرگێڕا بۆ سەر زمانی کوردی کتێبێکی زۆر باشە من بۆ خۆم خوێندومەتەوە وازام کتێبێکی گرنگە بۆی پێم خۆشە گەرێکێک بێ بتوانێت بێ بیخوێنێتەوە کتێبەکە ناوی چۆن فەیسبوک ژیانمان بەدبەختتر ئەکات ئەزمموی نووسەرخۆیەتی کە کاتێک لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتەکانە چۆن هاتوونەتە نێو ژیانی ئێمە ژیانیان داگیر کردوین دایان بڕێوین لەو ژیانەی کە هەیە لە کاتێکا پێمان وایە کە ئێمە لە کۆنتاکتی بەردەوامین هیوادارمە گەرێکێک ویستی و کتێبە خوێنێتەوە.